بەناوی خوددا خۆشەویستان بەڕێزان زۆر بەخێر بن بە کاناڵی کورد ئاکادمی. لە کاناڵی کورد ئاکادمی لە وانەی دوم لە باسی فێربوونی زمانی فارسی داین. لە وانەی پێشوودا باسی پیتەکانی زمانی فارسیمان کرد. لەم وانەیە دەمانەوێت باسی جیاوازی پیتەکانی زمانی فارسی و زمانی کوردی بکەین. هەروەکە دەزانن زۆربەی پیتەکانی زمانی فارسی و زمانی کوردی وەکو یەکن. جیاوازیانێک هەیە لە بینی زمانی کوردی و زمانی فارسی. بۆ فێربوون ئەم جیاوازیە سەیری ئێدامەی ڤیدیۆکە کەن. هاوڕێیان و خۆشەویستانی کاناڵی کورد ئاکادمی، بۆ ئاگاداری لە ڤیدیۆکانی کاناڵی کورد ئاکادمی کاناڵەکەی خۆتان سابسکرایب بکەن و زەنگۆڵەکە لێدەن. یوتیوب ئێوە ئاگادارەکاتەوە بە ڤیدیۆکانی کاناڵی کورد ئاکادمی. دەچینە سەر دەرسەکەمان باسی جیاوازی پیتەکانی زمانی کوردی و زمانی فارسی. دەڵێ تەفاوتێ حروف زەبانی کوردی و فارسی، یعنی جیاوازی پیتەکانی زمانی کوردی و هەروەها زمانی فارسی. هەروەها کە دەزانن وتمان زۆربەی لەو پیتانە کە لە بینی زمانی کوردی و زمانی فارسیدا هەیە وەکو یەکن. لەم ڤیدیۆوە تەنیا باسی جیاوازیەکان دەکەین. ئەوەڵین جیاوازی حرفی سینە. لە فارسیە سێ دانە سینمان هەیە. سینە ئەوەڵ پێ دەڵێن سێ نقطە، دومی پێ دەڵێن ساد، سێوەمی پێ دەڵێن سێ دەندێدار. ئەم سێ دانەمانە هەیە و تەنیا لە زمانی کوردیدا یەک دانەمان هەیە کە پێ دەڵێن سین. دوو دانە تێمان هەیە لە زمانی فارسیدا تێ دوو نقطە بە و هەروەها تێ دەسەدار، وەلێ تەنیا لە زمانی کوردیە یەک دانە تێمان هەیە. چوار دانە زێمان هەیە. زێ ئەوەڵ پێ دەڵێن زێ زەمبوری، زێ دەسەدار دووەمی، زاد و هەروەها زێ دالزالیشی پێ دەڵێن چوارمی. و تەنیا لە زمانی کوردیە یەک دانە زێمان هەیە. در زبان کردی هر طور که تلفظ شود به همان شیوه هم نوشته می شود، برعکس زبان فارسی. دلیل زمان کردیه هر طور که ایما پیتکان دلین رستکان بکاردینین به همان شیوه لنوسینی چه بکاریان دینین، برعکس زبان فارسی وانیه. بو نمونه دلیل در زبان فارسی خواهر را خواهر می نویسیم. دلیل زبان فارسی خواهر یعنی خشک دلین خوا واو نالین، پس ولی لنوسینه دلین خواهر، لنوسینه دلین خواهر، واوی پی زبکین. لە زمانی عەرەبیە حرەکاتی کۆتامان هەیە با، بێ، بۆ. با ئەو فەتحەیە، بێ کەسرەیە و بۆ کە زەممەیە لەبانی بێ و دەینووسین. لە زمانی فارسیە حرەکاتی کۆتامان هەیە، وەلی لە زمانی فارسیە تەنیا تەلەفوزی پێ دەکەین وەلێ نایانووسین. با، بێ، بۆ، یعنی ئەم حرەکاتانە هەیە وەلێ لە نووسینە نایانووسین. لە زمانی کوردیە بە جێگەی فەتحە بەم شێوە دەڵێن بە، بە جێگەی کەسرە بێ دەڵێن بێ، ئەم یێ دەنووسین، بعد بە جێگەی واویش کە واوێک بەم شێوازە دەینووسین بە جێگەی زەممە.
در زبان فارسی حرکات کوتاه تلفظ ولی نوشته نمی شود. دلای در زبان فارسی زمان فارسی حرکات کوتاه ای او تلفظی پیدا کن ولی نوسینا نوشته نمی شود، یعنی ننوسین. دلیم بهار با تلفظی پیدا کن ولی نوسینا به شێوازی دوم دەڵێن بەهار، فتحەکە نانووسین. زرد بە هەمان شێواز. در زبان کردی هیچ کلمه‌ای با الف آغاز نمی شود. زمان کردیه به الف دست پێ ناکەین، ولی زمان فارسیه دەتوانین با الف دست پێ بکەین. وەکو ئارام، ئارام ناو شخصێکە، یا دەڵێن لە زمان کوردی دەڵێن ئارام بە هەمان شێواز، ولی جیاوازیەکەی هەڵە نووسینەکە، یەکێکیان بە ئەلف یەکێکیان بە هەمزەی بچکەلایەنە. زبان فارسی در کل 32 حرف دارد، ولی زبان کردی 31 حرف داریم. در زمان فارسیه 32 دانه پیتمن هیا، ولی در زمان کردیه 31 دانه پیتمن هیا. یەکێتر لە پیتەکان کە لە زمانی کوردی هەیە ولی لە زمانی فارسی نیمانە وێە، بەم شێوازە لە نووسینە هەمانە ولی لە تەلەفوزە هەمانە ولی لە نووسینە بەم شێوازماننی، یعنی فێکمان بێت سێ دانە نقطەی بێت بەم شێوازە لە فارسیە نیمانە. پس ئەم ڤێە هە لە مقابلی ڤێ ئینگلیسی ڤێ فارسیشمان هەیە بە هەمان شێواز تەلەفوزی پێ دەکرێ. ساڵە فارسیەکەی دەڵێن وقت. وقت. در زبان کردی واو کشیده را دو دانه واو دنوسین می نویسیم و در زبان فارسی واو کشیده همان واو کشیده ما قبل ضمه ولی ضمه را نمی نویسیم. مطمئن زمان کردی دو دانه واو دنوسین ولی لزمان فارسیه تنیا یک دانه دنوسین که ما قبل ضمه بیت و وتمن ضمه لزمان فارسی تلفظی پیدا کن ولی لنوسینه ننوسین، پس تنیا یک دانه واو دنوسین. بله، وکو بود. بود مثال فارسی بود دەڵێن بود. لەبانی بیەکە زەمێکمان هەیە تەلەفۆزی پێ دەکەین وەلێ ناینووسین، تەنیا یەک دانەوام دەنووسین. ئەم گوڵایچە مثالە بۆ قەبلیەکە بۆ زەمەکە گوڵ. بچینە سەر ڕەسمێکی تر. لە زمانی فارسیە هەمانە تەشدید یعنی دوو دانە حرفمان بێت، دوو دانە پیتمان بێت کە ئەم دوو دانە پیتە بە یەک دانە پیت دەینووسین. یعنی چی؟ یعنی دوو دانە پیتەکە دەڕۆنە ناو یەک بە یەک دانە پیت دەینووسین و شقڵێکی هەیە لە بانی ئەو پیتە کە وەکو سین، وەکو سینە پێ دەڵێن تەشدید. لە زمانی عەرەبیە دەڵێن مەدەدە، مەدەدە دەڵێن مەددە. مەددە یەک دانە دال دەنووسین بە تەشدیدە. بۆچی ئەم کارە دەکرێت؟ بۆ ئاسانی لە زماندا. مثالی تشدیدکشمان لە زمان فارسی، مثال تشدید در زبان فارسی کفاش. کف فاش دو دانە فیەکە دەڕۆنە ناو یەک دەڵێن کەفاش.
لا زمانی کوردیە تەشدید نییە بەڵکو ئەو دوودانە پیتە دەنووسین وەکو بڤ ناژین یەکدانە بەکار ناینین بەڵکو لە نووسینە دوودانەکەی دەنووسین.